هێرش و پاوانخوازی و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا لە هەمبەر هەرێمی کوردستان شتێکی نوێ نییە لە ناوچەکەدا. ئەم سیاسەتەی تورکیا درێژکراوەی سیاسەتی سوڵتانی گرایی دەوڵەتی عوسمانیە کە لە ڕابردوودا بەرامبەر بە گەلی کورد گرتوێتێ بەر و بە دیاریکراویش بەرامبەر با ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەتە ئێستا ئەیبینین تورکیا لە بەرامبەر پرسیۆنانیەکاندا ئێستا لە تەنگەژەیەکی سیاسی قورسدایە و لە ناو دەوڵەتی لیبیادا ئێستا دیسان و تەنگەژەیەکی سیاسی قورسدایە. ئەمە وە گوتمان درێژکراوی سیاسەتەیە کە تورکیا لە دێر زەمانەوە بۆی ماوەتەوە. ئێستاش لە باشووری کوردستان بەرامبەر بە پارتێکی ڕزگاری خواز یا پارتێکی ئازادی خواز گرتوێتێ بەر. لە ڕاستیدا ئەم داگیرکاری ئەم لێشاوە ئەتوانین بڵێن پێشینەیەکی تری هەیە. سەرەتا تورکیا لە باشووری کوردستاندا با داگیرکاری لە ڕووی فلیمسازیەوە دەستی پێکرد، دواتر بۆ داگیرکاری لە ڕووی بازرگانی و ئابریەوە برەوی زیاترسان و ئێستا هاتوۆتە داگیرکاریێک لە جۆرێک لە داگیرکردنی زەوی، ئەوش لە ڕێگەی هێرش و بۆردومانی هەوایی و هەروەها زەمینی. ئەمە بێگومان زەرەر و زیانێکی گەورەی سیاسی و هەروەها ئابووری و هەروەها جڤاکی لێکەوتوتەوە. لە ڕاستیدا ئێمە لەوە کەوتوین پشتمان بە حکوومەتی یاخود دەسەڵاتدارەتی کوردی باشووری کوردستان خۆش بێ. ئەوەتە ئێمە ئەبینین لە هەموو دنیاە دەوڵەتان هاتوونەتە وەڵام یاخود هەڵوێستیان نواندووە لە بەرامبەر باشووری کوردستان تاکە لایەنێکە بێدەنگە لە بەرامبەر ئەم پرسە خودی باشووری کوردستان یا دەسەڵاتدارەکانی باشووری کوردستان خۆیەتی یاخود بڵێن پایتەختی هەرێمی کوردستان خۆیەتی. بۆیە ئەکرێ لە ڕووی ڕۆشنبیران یاخود توێژەرانی سیاسی و یاخود چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی هەڵوێستێکی سەراپاگیر هەڵوێستێکی سیاسی بنوێنرێ لە بەرامبەر ئەم سیاسەتە دژمنکاری و پاوانخوازی دەوڵەتی تورکیا، بۆی بە هەمومانەوە بتوانین سیاسەتێکی کۆی دروست بکەین کە بتوانین ڕنگدانەوەی هەبێ لەسەر سیاسەتی نێودەوڵەتی و فشارەکان هێندە زۆر بن بتوانرێ بە ئاراستەیەکا بڕوەکە دەوڵەتی تورکیا لە بەرامبەر ئەم جۆرە لە سیاسەتکردن ڕابگیرێت. بێدەنگبوونی پارتە سیاسەکانی باشووری کوردستان لە بەرامبەر سیاسەتەکانی تورکیا ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک سەفقاتی ژێربەژێر و بەرژەوەندی ئابووری ژێربەژێری حزبی و بنەماڵەیی. لە ڕاستیدا ئەمە کارەساتێکی گەورەی هەم بۆ کۆمەڵگەی کوردی لە باشووری کوردستان دروست کردو، هەم زەرەر و زیانێکی لە خەباتی ڕزگاری خوازی پارچەکانی تری کوردستان داوە. بۆیە لە ڕاستیدا ناتوانرێت لە پارتە سیاسەکانەوە هەڵوێستێکی گشتگیر و هەڵوێستێکی بنەڕەتی و ڕادیکاڵی بەرامبەر بە تورکیا بنرێتە بەر. ئێمە پێمان وایە ئەبێت سیاسەتێکی کۆی و هەموو کۆمەڵی کوردی لە ڕووی جڤاکی و لە ڕووی کولتوری و کۆمەڵایەتیەوە بگیرێتە بەر و بتوانرێت دەنگی شەقام بەرز بکرێتەوە و لە ڕێگەی دەنگی شەقامیشەوە بتوانرێت سیاسەتی نێودەوڵەتی بە جۆرێک لە جۆرەکان ئاراستە بکرێت. هەرچەندە ئەمە لەوانەیە تا ڕادێکی زۆر لە خەون و خەیاڵەوە نزیک بێ، بەڵام هیچ شتێک ناممکن نییە. ئێمە لە ڕۆژئاوای کوردستان لە باکووری کوردستان ئەم جۆرە لە هەڵوێستانەمان بینیوە. ئەگەر ئێمە خاوەن هەڵوێستێکی جزری و بنەڕەتی بین، خاوەن هەڵوێستێکی ئازایانە بین، بێگومان ئەتوانین ئاستی شەقامی نێودەوڵەتیش بهێنینە جوڵە. سەبارەت بەو داگیرکاری دەوڵەتی تورکیای فاشست زۆر بەداخۆی وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەندی جان ناڕەزایەتیمان دەربڕیوە دەست بەو داگیرکاریە نەگەیسەی کە دەوڵەتی تورکیا بە هاوکاری چەند حزبێکی ناوخۆیی ئەو هەڵمەتیان ڕاگەیاند و هەڕۆژە لەژێر ناونیشان یەکداتێن هەواڵانی ئێمە شەهید دەکەن، ڕۆڵەکانی ئێمە ڕۆژانە لەسەر لە ناو خاکی خۆمانەوە لە ناو خاکی خۆمان بەردەماکردنی ئەو بە فڕۆکەی بێفڕۆکەوان و هەروەها لە ڕێی دەستگا سیخوڕەکانیانەوە بەردەوامن و زۆر بەداخەوە بۆ مووقفی حزبی ناوخۆیی کە با بەسەراحەتەن بڵێن ڕێگە خۆشکەری یەکەم خۆیانن ڕێگەیان پێدەن نەتاوە کەسە هیچ ئیدانەیەکیان نەکردووە لەسەر ئاستی سەرۆکایەتی هەرێم، ئاستی سەرۆکایەتی حکومەت لە ئاستی سەرۆکایەتی پەرلەمان بەداخەوە ئێمە چاوەڕوان بین پەرلەمانی کوردستان ڕۆژێک دانیشتێک تەرخان بکە بۆ ئەو هێرشە داگیرکە، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا نەکراوە. بۆیە وەکو هاوڵاتیان ئێمە بەردەوام ناڕەزایەتی دەربڕین و دێنە سەر شاشە دەربارەی ئەو داگیرکاریی دەوڵەتی تورکیا.